بەڵێ دیارە دراماتورشەکان یەکێکە لە هۆکارەکانی کە لە زۆر حاڵەتە شیرازەی خەزانی تێکداوە لە پەیوەندی کۆمەڵاتیەکانیش بەڕاستی ئێستا هەمومان گلەی لەوە دەکەین کە پەیوەندی کۆمەڵاتی کەم بووە بەڵام ئەگەر بیر بکەینەوە بە دەرەجەیەک من بۆ ئەو دراماتورشانەی دەگەڕێنمەوە چکە خێزان زۆر وابەستە بۆ بە سیرکردنی دراماتورچەکان لەگەڵ ئەوەشدا لە ڕووی پەروەردەیەکی ناتەندروست دێنێتە ناو خێزانەکانەوە چکە ئەو درامانە زۆر جار کە سیرکەین ئەو بۆ کۆمەلگەی خۆیان دروست نەکراوە یعنی ئەگەر لێکی بدەینەوە ڕێک بۆ کۆمەلگای دروستکەوە کە دێتەوێ گەنجی بە لا ڕێدابەری یاخود شیرازەی خێزان تێک بدەیت یاخود خەڵک بێ یعنی وا لێ بکەی کە سەعات و 2 سەعات دانیشە بە دیار درامایکی تورکی کە هیچ بنەمایەکی نییە لەسەر پەروەردەی هیچ بنەمای پەروەردەیی نییە بنەمایکی کۆمەڵاتی نییە لە پەروەردەی خێزانەکەی خۆی پەروەردەیەکی ترە بەڵام کە سیر دەکات لە ناو دراماتورچەکان بە شێوازێکی ترە ئەوە سەر لە شێواوێکی دروست کردووە و یعنی زۆر حاڵەتی شەیە ئێسامەکە بچینە ڕۆژانە بچینە دادگاکانی کوردستان تەسی بەشێکی زۆری لە 150 تەسیر ئەو دراماتورچیانەیە کە لێک جیابوونەوە هەیە کێشەی کۆمەڵاتی هەیە کێشە خێزانەکان یەکجار زۆرن ئەو بە دەرەجەیەک یعنی چکە ئەو دراماتورشیانە بە هیچ فلتەرێک دێت تێناپەڕن ڕاستەوخۆ کەناڵەکان بە تایبەتی کەناڵی دەسەڵات بێباکانە هەرچەندی هەبێت لە ڕووی ئابوووریەوە کێشەی نییە ئەو دراماتورشانە دەکردرێن بەبێ ئەوەی هیچ فلتەرێک یعنی بە هیچ فلتەرێکدا تێوپەڕن ئەوان پەخشی دەکەن دەبێت ئێمە پەروەردەی خێزان و ئەو کەلتورە لە ناو کۆمەلگەی ئێمەدا هەیە بە تایبەتی بۆ تاک دەبێت سیر بکەین لێک بدەینەوە بۆیە من لێ داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەم ئەوانە ینی سیستمێک دانێ ئەوە دەبێت پرۆگرامێک دابدرێت بۆ هێنانە ناو کوردستان بۆ بخشکردنی ئەو دراماتورچانە چکە نی ڕۆژانە هەمومان تەسیرە خراپەکانیان دەبینین و بای کۆتکردنیشان بە من و بەیەکی کۆتایی نایەت ئەوە دەبێت وەزارەتی ڕۆشنبیری بەخۆ بکەوێت فلتەرێک دابنێت ئێمە لە کوردستانیشدا کێشەی کەناڵی پەروەردەییمان هەیە کێشەی ئەومان هەیە کە تا ئێستا تاچی کۆمەڵگەی کوردی ینی ئاشنا نەبووە بە مافو ئەرکەکانی خۆی بۆی بتوانێت ینی تاکێکی کارا بێ ئەو شتانە تەسیری تێنەکات بۆی من هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری بەخۆ بکەوێت چی دیکە تاچی ئەو کۆمەلگا نەبێتە قوربانی دراماتورچیەکان سانسۆرێک دابنێ لەسەر پەخشکردنی ئەو درامانە ئەوەی ڕاستی بێ پەخشکردنی درامە بیانەکان بە بێ سانسۆر و بەبێ هیچ فلتەرێک پەخشکردنی بۆ کۆمەڵگەی کوردەواری بەڵێ تەسیرێکی زۆر سلبی خراپی خستۆتە سەر تاک و هەروەها خێزان و پاشان کۆمەڵگەی کوردی چونکە بەداخەوە خەڵکی ئێمە ئەوەندە هۆشیاری نییە کاتەکەی خۆی ئەو کاتە فەراغانەی کە هەیەی لە کاتی بەسوودا سەرفی بکە دێ لە کاتێک سەری و درەمایانە دەکە شتە سلبیاتەکانی وەردەگرێ ئەنی زۆربەی ئەو درامە بیانیانە بە تایبەت دراماتورکیەکانیش زۆربیان لەسەر خیانەت دزی درۆ هەروەها پەیدابوونی مناڵی ناشەڕعی ئەوانە هەمووی وا دەکەن کاریگەری زۆر سلبی بخاتە سەر خێزانەکان ئەنی زۆر حاڵەتە بووە گەیشتۆتە دادگاکان جیاببوونەوە لە بینەوە ژمێردان ڕووداوە لەسەر هۆکارێکی ئاوا کاتێک ئافرەت فەراغێکی ڕۆحی لە ماڵەکەی خۆیدا هەبووە هاوسەرەکەی نەیتوانی وی پڕکاتەوە ئەوی شاوڵی داوە لە ڕێگەی ئەو درامایانەوە ئەو فەراغە ڕۆحی پڕ کردوێتەوە ئەنی واقعی بەخۆی داوە کە لە شوێنێک کە ئەم فەراغی پڕکاتەوە و بۆ پیاویش بە هەمان شێوە کاتێک ئافرەت لەو درامە بیانیانە دەبینێ بەو شێوەیە جوان و لەنجەولار و ئەو سیمایانیان هەیە کە هەمووی نمایشێکە بۆ ئەوەی کە شیرازەی خێزانەکان تێکدا کاتێک ئەمانە دەبینێ و لە ماڵەکەی خۆشی هاوسەرەکەی خۆی بەو شێوەیە نییە ئەویش چ دەکات فراغە ڕۆحیەکەی خۆی لەوانەوە پڕ دەکاتەوە و دواتر دەبێت هۆی کێشە و ناکۆکی لە نێوان خێزانەکاندا بڵێ ئەوان ئەگەر بیانێ و مەبەستیان بێدایانتوانی هەر لە وەزارەتەوە هەر لە دادگاکانەوە هەر لە تەنانەت ئەوانەی کە ئەرکی دۆبلاژی فیلمەکان دەکەن فلتەرێک دابنێن سانسۆرێک دابنێن بەڕێکاری یاسایی تەنانەت مادەی بۆ دابدرێ ینی هەموو درامایەک کە دایانوێ دۆبلاژیکەن ڕاستەوخۆ نەتواندرێت دۆبلاژ کرێ و پەخش بکرێ بە تایبەت بۆ کۆمەڵگەی کوردی کە ئێمە خاوەنی کولتورێکی کوردەواری جوانین خاوەنی دینێکی ئیسلامی و پەروەردەیەکی زۆر باشین
ئەگەر ئەو فلتەرانە دابدرێن زۆر زۆر کاریگەری باشی دەبێت و لانێ سلبیەکانی دەتوانن لێ بەلا بنێن.